بەڕێزانم کاتان باش لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەم دیارە لێرە نزیک بە هەفتەیەکە ڕێکخراوی IOM بڕێک پارە دەبەخشێتە هاوڵاتیان بەو هاوڵاتیانەی کە پرۆژەی بچووک و مامناوەند و گەورەیان هەیە دیارە ئەم بڕەپارەیە بەبێ بەرامبەر دەبەخشێتە هاوڵاتیان نەدوایی و نەپێشەکی و نە هیچ کاتێکی دیکە بڕەپارەکەیان لێوەرناژیرێتەوە دیارە بڕەپارەکە لە 5,000 دلارەوە دەست پێ دەکات واتە لە 50 وەرەقەوە دەست پێ دەکات تا 30,000 دلار واتە تا 3 دەفتەر دلار دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەم بڕەپارەیە بەو جۆرە دەبەخشێتە هاوڵاتیان کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوی IOM کۆمەڵێک وڵات یانی بەژارن لەم پارەیە کە دابین کراوە ئەگەر بە شێوەیەکی ڕوونتر بابەتەکە ڕوون بکەینەوە ئەم کۆمەک و هاوکاریە وەکو دەغیلەیەک وایە ئەو وڵاتانەی کە دەناڵێنن بە دەستزیاردەی کۆچەوە واتە وڵاتانەی کە زۆرترین کۆچبەر دەچنە وڵاتەکانیان ئەم پرۆژەیان ڕاگەیاندووە هەرێکێکیان بڕێک پارە دەکاتە ئەم دەغیلەیەوە دەکاتە ئەم هاوکاریەوە کە بۆ وڵاتانە دابین کراون بە تایبەتی بۆ عێراق و لە ناویشیانە هەرێمی کوردستان کە ڕێگری بکەن لە دیاردەی کۆچ دیارە ئەم پرۆژانە کە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێکی زۆر پرۆژە لە هەرێمی کوردستان وەسابوون ئەمە بۆ گەڕخستنەوەی ئەو پرۆژانەیە بۆ دابینکردنی هەلیکارە و عامیش بۆ ئەوەیە کە کەم تا زۆرێک بتوان ڕێگری لە دیاردەی کۆچ بکەن دەمەوێت ئاماژە بۆ پرۆژانە بم کە ئەم بڕەپارەیە وەردەگرن و لێشیان وەرناژیرێتەوە بڕەپارەکە وەکو ئاماژەم بۆ کرد سەرەتاش بە هەدیە دەدرێت بە هاوڵاتیان ئەو پرۆژانە ئەم پرۆژانە لە خۆ دەگرێت پرۆژەکە دەبێت بە تەواوەتی لە سنووری پارێزگای سلێمانی دابێت دووەم پرۆژەکە دەبێت بەلایەنی کەمەوە ساڵێک بەردەوام بوو بێت و ئێستاش لە کار دابێت سێەم دەبێت خاوەنکار جگە لە خۆی 3 بۆ 50 کارمەندی هەبێت و هەروەها دەبێت خاوەنکار و بەڕێوبەری کارەکە عێراقی بن واتە نابێت خەڵکی بیانی بن دەبێت پرۆژەکە لە چوارچێوەی یەکێک لەم کەرت و سێکتەرانە دابێت بۆ نمونە بەرەمێنانی گوڵۆبەڕۆژە دەبێت گوڵۆبەڕۆژەکە بە ڕۆنی گوڵۆبەڕۆژە و بە پاکەتکردن و بە هەڵگرتن و دابەشکردنی بە خێوکردنی ئاژەڵ و ئاژەڵداری یعنی با بڵێن قەسابیکردن و دروستکردنی بەرهەمە شیرەمەنیەکان وە کۆگای بچووکی هەڵگرتنی هەبێت یەکێکی کە تەماتە دروستکردنی خانووی پلاسیکی کارگەکانی بەرەمێنانی دۆشاوی تەماتە و کۆگای هەڵگرتنی تەماتە لە بەڕادی ساردا یەکێکی دیکە لە پرۆژەکان هەنار دروستکردنی ڕبە هەنار مرەبای هەنار شەربەتی هەنار هەروەها بەرهەمە کشتوکاڵەکان وەکو بنێشت و قارچک و دۆمەڵان و یان تەکنەلۆژیای تازە لە کەرتی کشتوکاڵیدا و سیستەمەکانی ئاودێری بیرلێدان دانانی سیستەمی ئاودانی سەرزەوی و ژێرزەوی لەگەڵ سیستەمی ئاودێری هەروەها گوێز پێچانەوە و دابشکردنی گوێز هەروەها پەتاتە بەرهەمەکانی پەتاتە هەمووی دەگرێتەوە ئەو پرۆژانی کە ئاماژەم بۆ کرد ئەو پرۆژانن کە ئەم ڕێکخراوە دەتوانێت ئەو بڕەپارەیە وەکو هاوکاری بدات بەو کەسانی کە ئەم پرۆژە بچووک و گەورە و مامناوەندەیان هەیە دەمەوێت ئاماژە بۆ بم پرۆژەکە هەفتەیەکە ڕاگەیانی هەفتەیەکە ناونووسین دەستی پێکردووە تا ئێستا بە سەدان کەس ئەم بڕەپارەیان وەرگرتووە و ئێستا دەتوانین بڵین خەریکن پرۆژەکان لە سنووری شاری سلێمانیدا وردە وردە سەر پێ دەکەونەوە و بەگەڕ دەکەونەوە و هەلیکاری زیاتر با بڵین دابین دەکرێت دەمەوێت ئاماژە بۆ بم هەروەکو زانیاری بۆ کەسانی کە دەیانەوێت سوودمەند بن لەم پرۆژەیە دەبێت دەو کاتەی سەردانی ئەم نەسوورەکە دەکەن پرۆژەکە ڕێک لە ناو بینای مۆزەخانەی ئەم نەسوورەکەن دەبێت وێنەیەکی با بڵین تابلۆی پرۆژەکەی یعنی لەوحەی پرۆژەکەی بێنێت لەگەڵ خۆی وێنەی ناو و دەرەوەی پرۆژەکەی هەروەها کارتی نیشتیمانی لەگەڵ خۆی دابێنێت دواتر ڕێکارەکانی لێرە لەلایەن سافێکەوە ڕۆژانە جگە لە ڕۆژانی هەینی و شەممە لە ڕۆژانی یەکشەممە لە کاژمێر 9 تا 3 پاژنیۆڕۆ کۆمەڵێک کارمەند لە ناو بینای مۆزەخانەی ئەم نەسوورەکەن هەموو ڕێنمایەکان و ڕێوشوێنی وەرگرتنی پارەکە بۆ هاوڵاتیان دەخەنەوە